بناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان دوایەوەی کە پێنجشەمەی ڕابردوو وەزیری پەروەردەی حکوومەتی کاربارەکاری هەرێم ڕایگەیاند دەبێت مامۆستایان دەست بەداوام بکەنەوە ئەمڕۆ لە سنووری پارێزگای سلێمانی هەڵابجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان وەکوێ خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان و بەشێکیش لە فەرمانبەران و کەسوکاری قوتابیان بەشداریان تێدا کرد لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر خۆپیشاندانەکە داواکاری مامۆستایان چارەنووسی پرۆسەی خوێندن و لێکەوتەکانی دواکەوتنی خوێنیژی دەکەین لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە هەروە باسی وەرجەکەی حکوومەت بۆچی وەڵامی داواکاری مامۆستایان ناداتەوە ئایا دەسەڵاتی نییە وەڵام داتەوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ هەروە مامۆستا نەجمەدین محەممەد ئەندامی دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە ڕانێشەوە مامۆستا هاوتە جەلال نوێنەری مامۆستایانی وانە پێش لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر بێت مامۆستا جەلیل لەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خۆپیشاندنەکەی ئەمڕۆ وەڵامێک بوو بۆ وەزیری پەروەردە کە پێنجشەممەی ڕابردووتی دەبێت دەوام دەست پێ بکرێتەوە بەناوی خوای گەورە سپاس بۆ وەرەستان کاک حەکیم بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیدا بڵێ ئەوە وەڵامێکی مامۆستا و خەڵکی ستەم لێکراوی کوردستان بوو بۆ بەڕێز وەزیری پەروەردە بۆ هەموو دام و دەستگاکانی دەوڵەت ئێمە چاوەڕوان بووین حکوومەتی هەرێمی کوردستان ئەم حکوومەتە کاربەڕێکەرە وەزیری پەروەردە بێت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا یان بێتە ناو مامۆستایان و ئاپۆڕای مامۆستایانەوە داوای لێبوردن کە 10 ساڵە موچەی مامۆستایان ئەدزن داوای لێبوردن کە 9 ساڵە 10 ساڵە پلەبەرزکردنەوەی مامۆستایانیان وەستاوە داوای لێبوردن کە 8 ساڵ 10 ساڵە دەستی بە مامۆستایانی وانە بێژەکەن و دایان نامەزرن داوای لێبوردن لە خەڵکی کوردستان لە قوتابیانی خوێندکارانی کوردستان کە ئەم دۆخە ناسەقامگیریان خۆڵقاندووە و خوێندنی ئەوان بەگەخەن بۆیەکە ئەمە وەڵامێک بوو بۆ ئەو هەڕەشە و بۆ ئەو وشە ناپەروەردەیانەی وەزیری پەروەردە بەکارهێنا ئێمەش بە شێوازێکی پەروەردەیی وەڵامماندایەوە باشە دەمێکە خۆپیشاندانی و بەرفراوان بە تایبەتی لە ناو سنتەری سلێمانی بەڕێوە نەچووە بەڵێ تقریبان 2014ەوە کە ئەم دەسەڵاتدارانە ئەم کێشەی موچە و ئەم کێشە داراییان دروست کردووە و نەتیجەی شکستی فەرمانڕەوایی ساڵانی پێشویان دەرکەوتووە خۆپیشاندان و ناڕەزایەتی زۆر لە سلێمانی و لە ناوچە جیاوازەکان ڕوویداوە بەڵام ئەم خۆپیشاندانانی ئەمڕۆ یەکێک بوو لە هەرە خۆپیشاندانە جەماوەری و سەرتاسەرەکانی هەرێمی کوردستان کە لە 2014 خۆپیشاندانی بەو شێوازە بە فراوانی و بە بەشداری هەموو چین و توێژەکان و هەموو ڕەنگە جیاوازەکان نەکراوە ئێمە سپاسی خەڵکی سلێمانیەکەین سپاسی هەموو ئەو خەڵکاناکەین کە پشگیریان کردن و بەشدار بوون سپاسی ئەو دایک و باوکی قوتابیاناکەن کە لەگەڵمان بەشدار بوون ئەو قوتابی و خوێندکارە خۆشەویستانە کە لەگەڵمانە بەشدار بوون ئەو هاوڵاتێ بە هەڵوێست و بە شەرفانی کە لەوێ ئاوی ساردیان پێشکەشەکردن و بەشدار بن و پشتیوان بوون بۆیەکە ئەمە خۆپیشاندانێکی سەرتاسیێری و جەماوەری بوو دژی ئەم دەسەڵاتە تاڵانکار و خۆسە پێنووسەمکارەی کە لە نەتیجەی 30 ساڵی فەرمانڕەوایی شکستی بەڕێوەبردننی حکومڕانیدا ئەمە نەتیجەکەی بوو کە خەڵک بەو شێواز وەڵانەوە وەزیری پەروەردە خۆی هۆکار بوو ڕێوە مامۆستایان خۆپیشاندانی بەرفراوان ئەنجام بدەن وەزیری پەروەردە ڕۆژی بەڵێ ڕۆژی خۆپیشاندانی دیاریکرد وەزیری پەروەردە و دەدیاڵێن وەزیری پەروەردە بەو لێدوانە ناپەروەردەیانەی کە ئێمە چاوەڕێ بوون داوای لێبوردن کە وەڵامی داواکارەکانمان باتەوە ئەو بە وشەی دەبێت و بە هەڕەشە و گوڕەشە لە مامۆستایان ویستی دەرگای خوێندن کاتەوە و ئیرادەی مامۆستایان بشکێنێ بۆیە کە خەڵکیش بەو شێواز وەڵامی دەست سپاس دەکەم مامۆستا نەجمەدین جەنابیش بەخێر بیت زۆر سپاس چ داواکاریەکتان هەبوو ئێستا لە بینی ئەو دەبێت و نابێتە خوێندن چی لێ بەسەردێ سەرەتا بەناوی خۆی گەورە زۆر سپاسی بەڕێزانتانەکەم بۆ ئامادەکردنیان بەرنامەی لە خزمەتانە و بە خێراتنی مامۆستا جەلیل شەکەم حورمەتمەوەی بۆ میوانە بە ڕێزێشکە لە دەڤەری ڕاپەڕینەوە ئەم وشەی دەبێتە وشەیەکی فەرمانە اینجا فەرمان هەیە بە باشە هەیە بە خراپە ئەم فەرمانەی ئەم زۆر خراپە بەڵام ئێمە ئەوەمان لێ هەڵگۆزی کە دەبێت بایکۆت بێت نەک دەرگای مەکتەبەکان بکرێتەوە ئێستا هەردووکتان هەر دەبێتە ئەمەیان ئەوەی ئێمە ئەمر نییە وەکو ئەوەی وەزیری پەروەردە باش ئەوەی ئێمە داخوازی و داواکاریە چونکە ئەگەر لە ماوەیەکی کەمدا هەموو پێکەوە هەموو چین و توێژەکان بە یەک دەنگ و یەک ڕنگ بین
ژیان فەراهەمە بێ موچە چاکە بێ پلەبەرز بوونەوە دەست پێەکە موچە بە نیشتیمانی ئەکرێ سی ڕۆژارێ موچە ئەدرێ چارەنووسی پاشەکەوتی موچە دیاری ئەکرێ و ئەگەڕێنرێتەوە ئەوانەی کە بە لێبڕین بووە ئەوەی چی بووە ئەگەر بەم دەبێتە بێ بەیەکەوە هەمومان مامۆستایان فەرمانبەران ئەندازیاران تەندروستکاران کەسوکاری قوتابیان خۆیان چاویان ماچەکەم کاسبکاران خانە نشینان پێشمەرگە دیێرینەکان کە کۆمەیەک ساڵ خەباتیان کرد لە پێناویەوە کە کوردستان ئازاد بێ بەس لە پێناوی ئەوەیانە بۆ کە من گفتارم لەگەڵانە لە پێناوی ئەوان هەبووە دووسێت دەستە لە بەرووبوومی ئەم وڵاتە ببن بۆ ئەوە خەباتیان کردبوو بۆ ئەوەی بەرووبوومی ئەم وڵاتە بووە میلەت بێ بۆ ئەوە خەباتیان کردبوو دوو لە ڕووی بەڕێستان و بینەرانی خۆشەویستیش پێڵاویان لە خەڵکی لادەکان وەرەگرت جلو بەگیان لە خەڵکی لادەکان وەرەگرت خواردن لەسەر خەڵکی لادەکان بوون گوێ درێژ و تراکتۆر و شتی لادێ نشینەکانیانە بە جەولاتیان پێکرد ئەم لایەنە کرد ئەو لایەنە کرد بۆ ئەوە بوو کە بەرووبوومەکە بۆ ئەو میلەتە ڕەش و ڕووتە بێ بەڵا ئەم دەبێتەی ئێمە بۆ ئەوەیە کە هەموو پێکەوە بین لە شەقام ینی هەموو چین و توێژەکان هەموو هاوڵاتیانی بە شەرەفی هەرێمی کوردستان ئەم دەبێتەی ئێمە داواکاری ئەمرە بە ماوەیەکی کەم دەسەڵاتداران هەر کەسێکی تر بێ دوای ئەمان ئەبێ بە شامی شەریف ئەو بەرووبوومی وڵات و ناو وڵاتە بۆ هاوڵاتیانی وڵاتەکە بێ باش ئەوەکو داواکاری ئەمڕۆ چەند داواکاری هەبوو و مەرجی چیە سەبوونمەکەی بایکۆت دەشکێنرێ کەی داوام دەست پێەکە مەرجەکان چی؟ بەڵێ داواکاریەکانی ئەمڕۆ تقریبا وەکو داواکاریەکانمان بووە کە لە سەردانەکانمانە لە حکوومەتی عێراق داوامان کردووە یەکێک لە داواکاریەکان دامەزراندنی وانە بێژانەوە کە بکرێن بە هەمیشەیی کە ئەوە لە 140 پایە یعنی ئەگەر 100 پایە هەبێ پرۆسەی پەروەردەیی 40 پایەیان وانە بێژەکانن بە تایبەتی ئەو خۆشەویستانە کە لە دەرەوەی شارن ئەرکێکی زۆر و کولفەیەکی زۆر و تەکالیفێکی زۆریان لەسرە بە بودجەیەکی کەم کە ناشیان درێتێ دووهەم دەستپێکردنەوەی پلە بەرزبوونەوە باشە و قەرەبووی ئەو لە ساڵی 2016ەوە قەرەبووی ئەو پلە بەرزبوونەوە چەندێ پارەی فەوتاوە بدرێتەوە بۆ مامۆستایان و فەرمانبەران لەسەر ئەوانەیشەوە بە نیشتیمانیکردنی موچەی هاوڵاتیان بە نیشتیمانیکردن بەڵێ تەوتین بە کیکاردی بانقی حکومی عێراقی ڕافیدەین و ڕەشید نەک ئەو کیکاردی هەژماری من وەکو زاری دوو لە ڕوتان وەکو زاری یاری لگاو هەرچی هەر خاوەن هینەکە براوەیە کێ براوەیە ئەوەی کە ئەو بانکی هەژماری منی هەیە لە کەرتی تایبەتە کە سەرۆکی حکوومەتە و خارێکی ترشیان 30 ڕۆژجارێ موچە یا ئەنی نەبێ بە 30 ڕۆژجارێ باشە ئەوە داواکاریەکانە هەندێکی تریش ئەگەر دوای لای مامۆستا هاوتەر لە ڕانی و مامۆستا سوپاسی جەنابیشت دەکەین خۆپیشاندانەکان لە سنووری ئیدارەی ڕاپەڵین لە ڕانیە لە پشدەر چۆن بەڕێوەچن و بە تایبەت بە دیاریکراوی وەکو مامۆستایانی وانە بێژیش کە ئێوە لەسەرتا بڵێن لە سنووری پارێزگای سلێمانی هەڵابجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان لە خۆپیشاندان بەردەوام من داواکاریتان چییە؟ سڵاوی بپیانم بۆ ئێوە بۆ کەناڵی پێیان بۆ بەڕێزت سوپاس بۆ ئەو دەرفەتە ئێمە وەکو مامۆستانی بارەبێژ دیارە ماوەی زیاتر لە ماگێکە لەگەڵ دەستپێکردنی ساڵی خوێندن بایکۆتی پرۆسەی خوێندنمان کردو و دەستمان کردو بە خۆپیشاندان لە سنووری پارێزگای سلێمانی کەوا 58,000 مامۆستا لەسەر شەقام زیاتر لە 100,000 فێرخواست ئێستا بێبەشە لە پرۆسەی خوێندن دیارە ئەوەش دەکەوێتەوە ئەڵسوەکەی دەکەوێتە سەرکەرتی بە وەزیری پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان کەوا خەمساردن لەسەر داوای ڕەوای مامۆستایانی وانە بێشکەوە بە هەمیشەبوونی مامۆستایانی وانە بێشە ئێمە زۆر بە نیگەرانیەوە دەڕاین حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەکەوە لە ئاستێکی ئەوها باڵا هیچ دەنگێک نییە تەنانەت ئەوەی کە ئێمە بینیمە دە هەفتەی ڕابردووداکەوە وەزیری پەروەردە بە زمانێکی شەرئامێز و تۆقێنەر ویستی مامۆستایان بایکۆتی پرۆسەی خوێندن بشێن و بستنەوە ناو هۆڵەکانی خوێندن بەڵام ئەوەی ئێمە ئەوڕۆ بەچاوی خۆمان بینیمان لە پارێزگای سلێمانی ببینیمان
مامۆستایانیوان ئەو کات جەماوەرە بەڕێزە لە سەرجەم و توێژەکان بە تایبەتی مامۆستایانیوانە بێژ و مامۆستانی میلاک و خەڵکی دایک و باوکی فێرخوازش کەوا داخڵی خۆپیشاندانەکە بوون دیارە خۆپیشاندانێکی خۆسکیە دوورە لە هەموو حیزبێک ئێمە وەک مامۆستایان ئەوڕۆکانە ئەومان دووپات کردەوە کەوا پرۆسەی خوێندن بایکۆتی خوێندنمان کردو بە هیچ شێوەیەک ناچینەوە ناو هۆڵەکانی خوێندن تا ئەو کاتێکەوە وەزیری پەروەردە داوای مامۆستایانی وانە بێشکەوە بە هەمیشەبوونی مامۆستایانە جێبەجێ دەکات ئەو کات ئێمە دەتوانین بچینەوە ناو هۆڵەکانی خوێندن دەرس بە فێرخوازەکانمان بڵێنەوە و دەمەوە لێرە ئەوش پێوە ڕابگێرم کەوا ئێمە وەکو مامۆستایانی وانە بێش خۆمان زۆر بە دڵسۆزتر و خۆمان زۆر بە خەمخۆرتر لە حکومەتی هەرێمی کوردستان و لە وەزیری پەروەردەش زیاتر دەزانین بۆ ڕۆڵەکان و بۆنەوەکانمان بۆ خوێندکارانمان بەڵام ئێمە ناتوانین نەوەیەکی لە داهاتوودا دەستەبەر بکەین کەوا ئێمە نەتوانین مافی خۆمان بەدەست بێنین ناتوانین عەقڵەتێکی وا دروست بکەین لە داهاتوودا کەوا بتوانین مافی خۆی بەدەست بێنێ ئێمە ئەو بایکۆتەمان زۆر پێسەر بەرزانەترە و شەرەفمەندانترە ئێمە هەروە بێتەوە بایکۆتیشمان نەکردو لە هۆڵی خوێندن ئێمە لەسەر شەقام بەڵکو دەرسی ماف دەمانەوێت بەسەرکردەکان و بەو خەم ساردانە بڵێنەوە کەوا خەمی ڕۆڵەکانی ئێمەیان نیە لە سنووری پەروەردەی ڕانێ و پارێزگای سلێمانی بەگشتی و دڵنیاشم لەوەی کەوا مامۆستایانی وانە بێژ و مامۆستایانی میلاک لە سنووری پارێزگای دووهۆک و هەولێر بەهۆی ئەو زەختە سیاسی و بەهۆی ئەو کێشانێکەوە ڕوبەرویان دەبێتەوە لە ڕایان حیزبێکی دیاریکراوە ناتوانێت بێنە سەر شەقام وە دڵنیام ئەوانش هەندەی ما بە پەرۆشنکەوە بێن بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن و داوای مافی خۆیان لە حکومەتی هەرێمی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بکەن. باشە بەس مامۆستان وەکو وانە بێژان پێنجشەممە وەزیری پەروەردە باسی لەوە کرد کە و نووسراوی کردووە بۆی بکرێن بە گرێبەست وار کاتێک بارودۆخی دارایی باش بێت دەکرێت ئەو داواکارێکتان جێبەجێ دەکرێت. ئێمە وەکو مامۆستانی وانە بێش لە مێژە ئەو شتانەمان بیستوە قسانەمان بیستوە بەڵام حکومەتی هەرێمی کوردستان ئێمە یەقینمان هەیە وەکو مامۆستانی وانە بێش و سەرجەم چین توێژەکان حکومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و هیچ کێشەیەکی نییە بگرە لەبەر ئەوەی کەوا حکمی ئیدارەدان لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە خۆمێ وەکو مامۆستانی وانە بێش تەنها چینێک نین کەوا زوڵمان لێکراوە ڕاستە بە زوڵم لێکراوترین چیندا نەدرێن لە کۆمەڵگای کوردیدا بەڵام ئەوە خۆ ئاگاداری سەرجەم و چەخۆرەکانی کوردستان ئەم کێشەیان هەیە بەڵام ئەو مامۆستانی وانە بێژ و مامۆستانی میلاکە ناڕازیە کاتنە سەر شەقام بوو داوای قوتی ئەو مامۆستا ئەو فەرمانبەر و سکارمەند و پۆلیس و هەموو ئەو دام و دەستگانە دەکەن کەوا ناتوانن بێنە سەر شەقام وەزیری پەروەردە لە کاتێکدا دڵ ئێمە کۆنووسمان کردووە و مدەی ساڵەکە و کۆنووسە جێبەجێ بەڕێ کردووە بۆ ئەنجومەنی وەزیران باشە ئەو کۆنووسە مادام تۆ بەڕێت کردو بەجێ بۆچی سەرۆکی حکومەتی هەرێمی ماوە بەسەرچوو ئیمزاک لەسەر ئەو بەگرێ بەسبنیا بۆ همیشەبوونەی ناکات بۆی ئەو کاتی ئێمەش دەتوانین بچین هۆڵەکانی خوێندن بەڵام ئایا هەر قسەیە ئێمە مامەڵە لەگەڵ قسە ناکەین لەگەڵ وەزیری پەروەردە ئێمە مامەڵە لەگەڵ یعنی نووسراوەکی فەرمی دەکەین ئێمە دەمانەوێت بە کتاب پێما پێشان بدرێتەوە ئێمە مامۆستایانی وانە بێش بووین بە هەمیشەیی یاخود بە گرێبەست ئەو کات ئێمە ینی قەنەعەتمان بۆی دیکە بایکۆت بشکێنی بچین هۆڵەکانی خوێندن کاک ئەچێمە ئێستا باردۆخی ژیانی مامۆستایانی وانە بێش زۆر سەختە مامۆستا ئەگەر تەنها پشت بە وانەبێژی بەستێ دڵنیا بە لەوەی کەوا ناتوانێت ئیدارەی ماڵێکی دوو کەسیش بدات ئێمە وەکو مامۆستایانی وانە بێش زۆرمان عائیلەمان هەیە و خێزاندارین و ئیشی دووەمان هەیە هەر یەکێک لەوانە کەوا مامۆستای هاوڕێم هەیە بەیانیان ئیشی قوتوی خردەکاتەوە بوویتە کات دەفرش بووی بژێ ماڵ ژیانی پێ پەیداکە حکومەتی هەرێمی کوردستان و وەزیری پەروەردە لە تێری قسە دەکەن یعنی ئەوان خۆیان باکیان بەوەی نیە چونکە لە ناو خەڵک نەژیاون چونکە هیچ کات گویان لە خەڵک ڕانەگرتووە ئەوان لە هەبگەی خۆیانەوە قسە دەکەن ڕوانینیان هەیە بۆ مامۆستایانی وانە بێژ هەرچی مامۆستای وانە بێژە لە سنووری پارێزگای سلێمانی و سەرجەم بە هەرێمی کوردستان ئیشی دووەم دەکات واتە ئیشێکی تر لەگەڵ وانە بێژی دەکات دەنات لەکوێی دنیادا هەبوو مامۆستایکی وانە بێژ بە 3 مانگ بە 200,000 بەڕێوە بچێت یعنی باردۆخی مامۆستایانی وانە بێژ زۆر ناخۆشە لە باردۆخی زۆر ناخۆش دەرووندا دەژین ئێمە مامۆستایانی وانە بێژ ئەو چەمکەی هەڵماگرتووە کەوا شکۆی مامۆستایەتیە بە دوو قسەی وەزیری پەروەردە ناشێت ئێمە مامەڵە لەگەڵ وشەی دەبێت ناکەین وشەی دەبێت بەڵێکی ناشرینی بە ناوچەوانی وەزیرەوە ئێستا ئەو ڕۆکانێکەوە خۆپیشاندان کراوە لە سەرتاپای هەرێمی کوردستان کە نزیکەی 58,000 قوتابخانە و باخچەی تێدایە تەنها لە 15 خوێندنگە داوام دەکرد لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 100,000 خوێندکار بێ بەشە کەچی ئەو ڕۆکانە وەزیری پەروەردە لە پێیجی خۆی بڵاو کردوتەوە دانیشتنی لەگەڵ کۆمەڵە کەس کردوکەوە ڕەحلەی تەختەی چەند مەکتەبێکیان خەیان کردوتەوە ئێمە ئەو شتانە هەر ناکەین ئێمە وەک مامۆستایانی وانە بێژ لەوانەیە کاری زۆر لەوەی زیاترمان کردبێت بەڵام پێشمان ئەی بچین دانیشتنی دەستکەین لەسەر ئەو شتانە وەزیری پەروەردە خەمساردە بێباکە وەک بڵێ ئێستا مامۆستایان یعنی خاوەنی هیچ کەسێک نین نازانین ئێمە بە چ
وەزارە دەچین یعنی چێت و پاژیەک ماگونیوی هاتووی سەر میبەر بڵێ مامۆستایان دەبێت بایکۆت بشکێنن بە زمانێکی هەڕەشە ئامێز ئەو شتانەکار لە ئێمە ناکرێت مامۆستا زۆر لەوە بوێرترە زۆر لەوەش کۆمەندانەترە هەروە بێتەوە ئەوان دەیانەوێت دژی دین و دژی کۆمەلگا و دژی ئایدۆلۆژیان مرۆڤ قسە بکەن یەکەم سوورەت کە خوای گەورە ناتی بۆ پێغمبەر صلی الله علیه و سلم بە ئیقرا دەستی پێکرد بەڵام ئەوان هاتوون ئێستا دژی ئەوەش دەوەستنەوە یعنی خوێندن لە هەر وڵاتێک خوێندن پەکی بکەوێت یعنی ئەو وڵاتە ئیفلیس کراوە لە سەرۆک وەزیرانی یابانیان پرسی وتیان حاڵی مامۆستای وڵاتانت چۆنە کوتی زۆر باشە کوتی بەچ هۆکارێک کوتی لەبەر ئەوەی مامۆستایەمان لەو پەڕی بژێوی ژان خۆشی دانن موچەکانیان لەسەر وەک موچەی وەزیرانە لە هەموو وڵاتی جیهان ئەگەر لە یەک شوێن مەکتەب ڕابوەستیان سعاتێک دەسڕابوەستێ تەواوی جیهان دێتە سەرخەت بەڵام لە هەرێمی کوردستان لە هەرێمێکی کاولکاری کەوا دز و جەردە و مافیا یعنی پاشاگەردانی حکم دەکات ماوەی زیاتر لە ماگێکە خوێندن ڕاوەستاوە پرۆسەی خوێندن کەوتۆتە بەر هەڕەشەی کەوا ساڵێک ڕابگیرێ وەزیری پەروەردە لە زیاد ئەوەی بێ سوپاس ناکات یعنی لە باسی ئەوەی بێ مافمان پێ بدات هاتووە قسەی هەڕەشە ئامێز دەکات بەڵام من بۆ گوانە بێش وەک نێنەری مامۆستای وانە بێش من خۆم سوپاسی وەزیری پەروەردە دەکەم لەبەر ئەوەی ئەو قسە کاریگەری ئەوەی کردە سەر ئەوەی کەوا مامۆستایانی وانە بێش مامۆستایانی میلاک یعنی زیاتر چالەکان شتر بکەنەوە وەکو ئەوەی کە بە سلێمانی بینیمان یعنی دەبوو ئێستا وەزیری پەروەردە باشترین دەرفەت وەکە وەزیری پەروەردە هات با سەرخەت بە داوای لێبوردن دەکەم من ئێمە مافی مامۆستایانە پێ نادرێت دەست لە کار دەکێشمەوە یعنی ئەوە یعنی وەزیر دەبوو ئەو هەڵوێستەی هەبات یعنی چییە تو ئەو هەموو خەڵکە لە سەجادەی بێ توش لە ماڵە پاڵە دێ و هیچ هەڵوێستێکرد باسەکەم دێمەوە خزمەتت مامۆساوتە مامۆستا جەلیل سەبارەت بووی کە لەتوانێت حکومەتدا هەیە ئەم کێشەیە چارەسەر بکات چونکە سەرۆک حکومەتی کاربەرەکەت پێنجشەمە قسەی کرد دەڵێ حکومەت یاریمە و کار نییە بۆ دواخستنی موچە یعنی ئەوەی کە حکومەت لە سیاتوونەی کردووە بۆ مامۆستایان ئێستا ئەوان دەڵێن دەبێت پارەکە لە بەغداوە بێت و لێرەدا بەشی بکەن بە دڵنیایەوە کاک حەکیم ئەم کێشەی شایستەی دارایی و کێشەی موچە و قەیرانانەی لە هەرێمی کوردستان هەیە تازە نییە ساڵ و 2 ساڵ و 4 ساڵ نییە ئەمە لەو کاتەوە دەستی پێکرد کە ئەمان ئابووری سەر بەخۆیان ڕاگەیان ئابووری سەر بەخۆیان ڕاگەیانواتە هەموو ئابووری کۆ بکەنەوە بکەنە گیفانی خۆیانەوە لەو کاتەوە قەیرانیان بۆ ئێمەی موچەخۆر قەیرانیان بۆ خەڵکی بۆ هاوڵاتیان بۆ هەموو مؤسسات و بۆ هەموو دام و دەستگای ئەم وڵاتە ساز کرد لەو کاتەوە داهاتی ئەم وڵاتیان ناشەفاف کرد یاسای بودجان نەناردە پەرلەمان داهاتیان ناشەفاف کرد نەوتیان بە بۆری ناردە دەرەوە فرۆشتیان و داهاتەکان نهێنایە و بۆ ئێرە و خواردیان پاشان قەیرانەکان لەو کاتەوە دەستی پێکرد لە کاتێکدا بەرمیلێن نەوت ڕۆژی 400 500 تا 600 هزار بەرمیل نەوتیان فرۆشتووە بەرمیلە نەوت لە جاری وە هەبووە لە سەر و $100 بۆ ئەمان هەرم قسانیان کردووە بەژناکە و داهات نایە و داهاتمانێ و وەزع ئابووری چاک بێ ئەیکەی وەزع ئابوور چاکە بێ بە دڵنیاییەوە دەرفەتی زۆر باشیان هەبوو قەیرانی دارایی چارەسەرکەن ئەمان بە مەبەست ئەیانەوێ کۆمەلگا مەشغوڵکەن خەڵک مەشغوڵکەن خەڵک دەستەمۆکەن قەیرانی برسێتی بڵاوکەنەوە خەڵک تیان گەیشتووە ئەمانە توانای بەڕێوەبردن و حکومڕانیان نییە فەشەلیان هێناوە لە ئیدارەدانا وەستای گەندەڵین وەستای قسانن کۆڵەواری دەستانن ئەمانە ئەوانەی کە دیعایی بۆکن هیچی وانە ئەو بەڵێنان هیچی وانێ بۆ یەکەم قەیرانە 10 ساڵە دەستی پێ کردووە بە ئەنقەس حکوومەتی هەرێمی کوردستان سازانێتی ئەوە نییە پارەی لەبەردەستان نەبێ بەڵکو و پارەکانی هەرێمی کوردستانی ئەوەتە ئەمریکا بۆ خۆی هاوارەکە زیاتر 150 بۆ 200 ملیار دۆلاریان لە بانکەکانی ئەمریکایە هەرکە بلۆکی کرد و دەستی کرد بەسەریانە بە دڵنیایەوە ئەمان پارەی ئەم وڵاتیان بردۆتە دەرەوە لە بانکەکانی ئەوروپا و ئەمریکا و ڕۆژئاوایە تونیان کردووە بۆ کوڕ و کوڕەزا و نەوە و دەوروبەرەکان بەنای ئەوانەوە تۆماریان کردووە خەڵکی کوردستان برسی ئەکەن و ئەیچەوسێنەوە ئەم قەیرانە تازە نیە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتداران هەرێمی کوردستان بە ئەنقەست باشە بەس ئەی خوێندن چارەنووسەکە چی لە ئێستا و نزیکە چ ڕۆژە داوام نەکراوە و ئایا ساڵنامەی خوێندن دەستکاری دەکرێت و ئایا من هەچ پرۆگرام کورد دەکرێتەوە خوێن چی لێ بەڕاستی بەڕێوەبردننی دەوڵەت باشە پێشکەشکردنی خزمەتگوزاری دابینکردنی شایستەی دارایی و موچەی هاوڵاتیان دابینکردنی ئەمنی غذایی دابینکردنی ئیستیقراری سیاسی هەموو ئەمانە یەکێکن لە ئەرکەکانی دەوڵەت حکوومەت ئەمانە وەزارەت ئەرکی ئەوانە بەڕاستی ئەرکی ئەوان خزمەتگوزاری خوێندن پێشکەش بە هاوڵاتەکانان کەن نەک ئێمە فەرمانبەرێکین مامۆسایەکین ئەرکێکی دیاریکرا و محەدەدمانەیە پێشکەشیکەین کاتێک ئەو ئەیسەپێنێ بەسەرمانە موچەکەمان ئەبڕێ جار و دوان وسیان نا بە ماوەی 10 ساڵ
هەر فەرمانبەرێک ئەلمانی تۆی بینی ئەمڕۆ لە سەرجا دەبوون لە هەرێمی کوردستان کە بە هەزار فەرمانبەر بوون هەر یەکەیان زیاتر لە 20 بۆ 50 ملیۆن دیناریان لە ئەم حکومەتی هەرێمەیە کە ئێستا بێباکە و جۆ خۆی لێخەوانەوە بە ناوی لێبڕین و موچە و خۆگونجاندن و ئەم ناوە عجایب ئابوووریان هێنایەتەوە لایەتی و جۆشی نایەتی ئەمە حکومەتێکی قەرزچۆرە کاکە ئێمە دەردیڵێت جام کە پڕ بوو لێرژەیە حکومەتێکی قەرزچۆرە زیاتر لە 20 بۆ 50 ملیۆن دیناری هەموو هاوڵاتی و هەموو موچەخۆرێکی دایە ئەم حکومەتی هەرێم و وەزارەتی دارایی و پەروەردەی ئێمە کە خۆی جۆی خۆی لێخەوانەوە 8 ساڵ 9 ساڵە پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانی شارستانی وەسانووە کە هەر مامۆستا و فەرمانبەرێک لە 100 بۆ 300 هەزاری هەموو مانگێک لە موچەکەی ئەبڕێ بەبێ ئەوی باسی بکەن هەموو مانگ لە 2016 لە 2016ەوە هەموو فەرمانبەر و مامۆسایەکی شارستانی تەمەن لە پێشەوە هەمان بوو دوایی دادگا و حاکمەکان دەستیان خۆش بێ کردیانە سەریان هەر یەکەم ساڵ پیان ڕاستکردنەوە و پاشکەوتەکەشان بە زۆر لێسەنەوە دواتریش هێزە سەربازەکان وەزارەتی ناوخۆ ئەوانش بە حکمی سەربازی بوونیان ناچاریان کردنی ئەوانیشان جێڕایەوە ئێستا ئێمە ماوێنەوە ئێمە هاوڵاتی فەرمانبەری شارستانی کە پلەبەرزکردیان بۆ نەجیڕانێتەوە بۆیە کە ئەم حکومەتی هەرێمە ئەم دام و دەستگاش کەس خواردوانە بە ئەنقەز ئەم قەیرانانە ئەخڵقین ئەگەنە هەر ئێساش دوای هەموو ئەم قەیرانە حکومەتێک پێی خۆشەوە بارودۆخی خەڵکەکەی بێ ئەمان قەستەوەیەکی ئێستاە ئەمان توانای ئیدارەدانیان نییە هەر پوخت و کورت توانای بەڕێوەبردن و دەوڵەتداریان نییە توانای ئیدارەدانێکی ڕەشیدیان نییە توانای دەرخستنی ڕاستیەکانیان نییە چونکە لەگەڵ ڕاستیەکانە کە دەرکەوت خەڵکیان لەگەڵ نامێنێ کە بۆیە کە قەیران دروزەکەن قەیران بە قەیران ئەسپێرن بۆی خەڵک بەم شتانەوە مەشغوڵکەن بەم کێشە لاوەکانەوە مەشغوڵکەن موچەکەم بەرێ پلەبەرزکردنەوە بە بکە ئادی بووم کە بەگرێ بەس ئاومان نییە کارەبامان نییە ئەمانە ئەسڵەن لە وڵاتان هەر داواکاری نین هەر ئەی بە میلەتان لەم سەردەمەی سەدەی 20ەکە داوای ئەوانەکە خەڵک شەڕی هەسارەکانەکە خەڵک حروب نزومەکە خەڵک نازام گەردیلە و چی لە دەکا ئەتۆم دروزەکە ئێمەش تازە باسی پلەبەرزکردنەوە ئەوە بکەین بۆیە کە ئەمان توانای ئیدارەدانیان نێش گستانی ناوە خەڵک بەوە مەشغوڵەکەن بۆ ئەوەی کورسەکەی خۆیان سەلامەت بێت سەلامەت دەوێت کورسەکەیان بە دڵنیایەوە کورسەکەیان هەر ڕۆژێک بێ سەرۆقڵ بەبێتەوە بەسەریانە ئەمە نەتیجەکەی دیارە هەر وڵاتانی چوار دەورمان مێژ و بخوێنینەوە هەر دەسەڵاتێکی ستەمکار پشتی بە زەبر و زەنگ و چەوسانە و سەرکوتکردن بەس بێ پشتی لە میلەتەکەی خۆی بەس بێ ڕۆژێک دێ معادلەکان پێچەوانە ئەبێتەوە و وەکو لیبیا و وەکو تونس و وەکو میسر و وەکو هەموو ئەو دیکتاتۆرانیان لێ دێ کە لە مێژوودا چوونەتە زەبڵدانی مێژەوە سوپاس دەکەم مامۆستا ئەگەر شتێکت ماوێت لەسەر داواکاریەکانتان وە سەر موچەش سەبارەت بە خوێندنیش دەتوانن قەرەبووی بکەنەوەیەوە خوێندن هیچ کاتێ نافۆتێ نافۆتێ نەخێر هەی بۆ دەڵێن موچە قەرەبوو دەکرێتەوە بەس خوێندن قەرەبوو ناکرێتەوە ئەو لە خۆی هەڵی قوڵانەوە قسەیە خوێندن هیچ کاتێ نافۆتێ بەڵام بە پێچوانێ قسەکەی موچە قەرەبوو ناکرێتەوە موچە قەرەبوو ناکرێتەوە چونکە لە دەستی دزایە کوا لە پێشترەوە ڕووی داوە خوێندن قەرەبوو کراوێتەوە موچە قەرەبوو نەکرێت ساڵی 1970 ساڵێک خوێندن نەخوێنرا خوێندنەکەش نەفۆتە بەڵام ئێمە عاتفین کە سوکاری قوتابیان خۆمان کە باوکین بەوا خەڵەتین وەڵام مناڵەکانمان دە باوەڕ بفەرمونون ئیمڕۆ جوانترین وانەی نەبەردی بە قوتابەکان وتراوەتە لەکوێ لە شەقام کە کۆلایەتی قوبوڵ نەکەن وانەی مەردایەتی و بوێری و ئەدەب ئیمڕۆ لە شەقام وتراوەتەوە بە هەموو تاکێک بە تایبەت قوتابیان باشە بۆ فەوتان وتمانەوە نافەوتێ بۆ ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستانیش پەیامێکی ناردووە داواکە بەس ئەو ناڵێ ئەبێت وتی لێتان تێدەگات لێمان تێدەگات کێ لێمان تێگەدات تێمادی کێ لێمان تێگات ئەوەی کە ئەندازیاری وەسانی تەرفیعات بوو لە 2016 بە بەیاننامەیەکی ژمارە 11 ئەوەی کە ئەندازیاری ئابووری سەربەخۆ بوو ئەوەی کە ئەندازیار و پێشەوای پاشەکەوت و خۆڵ بەسەرکردنی میلەت و فەرمانبەرانە بوو کێ لە حاڵی ئەمە تێگە بەس مامۆستا و
خانەوادەی مامۆستا و گیرفانی مامۆستا و قوت و ژیانی کاڵم مامۆسا مەبەستم فەرمانبەرە خانەنشینە هەموو موچە خۆران. ئێوە کاراسانتان بۆ ئەوانش کردووە خەرجی کە خەرجیان نەبێ بۆ منداڵەکانیان بۆ قوتابخانە؟ کاراسیانیان بۆ کردوین وابزانم زانی چۆن مامۆسایەکی بەڕێز لە کەناڵێکی تر وتی بابچم بۆ مارکێت ئاڵێ تۆشت بەرە مامۆساهی مامۆسایەتی پێەیە بە بەلاش قەی ناکە کۆمەڵشتی تر بەڵام من بە شێوەیەکی ترێ لێم باش خاوەن مۆلی دەکە هات ئەڵێم با موچە وەرگرم حکومە دەڵێ بە بێ موچە دەوام کە ماڵەوە پێویستی بە نەخۆشخانەیە ێ بەم بۆ نەخۆشخانە ئەڵێم موچەم پارەم پێ نییە بۆ کارت و پسوڵەکە حکومە دەڵێ بە بێ موچە دەوام کە زستان هات نە غاز هەیە نە نەوت هەیە نە ڕاخر هەیە نە زۆپا هەیە حکومە دەڵێ بە بێ موچە دەوام کە ئۆتۆمبیلەکەی مامۆسا فەرمانبەرەکە بەنزینی تیان نییە حکومە دەڵێ بە بێ موچە دەوام کە ئیتر واز لە مارکێت و ئەمانە بێنە ئۆتۆمبیلی سەوزە فرۆشەکە وشکە فرۆشەکەی کۆڵان داوای پارێ ڕۆژانەی تەماتە و بامێ یا پەتاتە داوای ئەوەکە کاکە 3 مانگە موچە نەدراوە بەسەر حکومەت دەڵێ بێ موچە دەوام کە بەزی وەک کە ئێستا بۆ نمونە ئەگەر موچەی دابشکەوە بڕێ لە کۆتایی مەفتێ بازەوەکەی 700 میلیاردی بگە موچەکە دابشک ناسنەوە هۆڵەکانی خوێندن نەخێر بۆ لەبەرەوە ئەگەر بایکۆت بشکێنین کە ئێمە خاوەنی بایکۆت نین دەسەڵات خۆی وای کردووە بایکۆت بکرێ دەسەڵات مافیایەکە ئەوێ کۆمەڵگە نەخوێنەوار بێ ئەم دەسەڵاتەی کە ئێستا هەیە کاکە خۆی ئەڵێ سەیید القەومی خادیمهم سەرۆکی گەلێ ئەبێ خزمەتکاریان بێ بەڵام سەرۆکی گەلی ئێمە چەتەیە ئیمامی عەلیە فەرمێ ئوعطی الأجير أجره قبل أن يجف عرقه باشە ئێمە لە جیاتیەوەی پێش وشکبوونەوەی عارەقەکانمان پارەکەمان بدەنێ ئەوە پاری 90 ڕۆژی ترمان ڕۆیشت 34 سێ چارەکە موچە بە ڕێژەی بڕینی لە جاجا 11 لێ بڕین 12 موچەی نەدراو تەرفیعات وەستان لە 2016ەوە بە کۆم کردوێتەوە هەر هەموویە ڕێک دەقیق هەمووی کۆکەیتەوە 39 موچە بەم دوان سیانەی ئەم سیانشی بێتە سەر 41 موچە 41 موچەم لای دەسەڵاتە داواکاری سەرێکی ئێمە لە بەغداد کە 3-4 جار ڕۆیشت و نەم 2-3 مانگەیە بە نیشتیمانی کردنی موچەیە وەکو مووسڵ چونکە موچیان تەوتینە فەرمانبەران و مامۆسایانیان 19 مانگ لەلایەن داعشەوە داگیر کرابوو دوای ئەم 19 مانگە حکوومەتی ناوەندی هات مووسڵی ئازاد کرد هەرچی فەرمانبەری مووسڵ هەیە بە یەک گوژمە 19 موچیان وەرگرتەوە چونکە موچەکەیان نیشتیمانیە من ئەمێ موچەکەم نیشتیمانی بێ باشی هەموو هاوڵاتیەک ئەزانی بۆ لەبەر ئەوەی کە یاسا سەروەر بێ کە بوو بە نیشتیمانی من 41 موچە باش دوای خزمەتت لەسەرەوە زیاتر قسە دەکەین پشیم لای مامۆستاوتە مامۆستا سەبارەت بە مامۆستانی وانە بێش بەعام لە کوردستان و بۆ شایستەی دارایی شوێرایەوەی کە شایستە دارایەکە وەکو پێویست نییە لە کاتی خۆشی دەدرێت و شایستە دارایەکەمی کە بڕاوەتەوە بۆ مامۆستانی وانە بێش ینی مامۆستا پێی حی بە هەر باسیشی بکە کە لە ماوەی نەک هەروە خۆی نادرێستا لە کاتی خۆی لە ساڵ 2019 بڕیاری ژمارە 4 وەزارەتی پەروەردە دەچووکەوە پێویستە لە کاتی خۆی موچەی مامۆستای وانەبێژ بدرێت کە بەڕەکەی بوو بە مەقتوعات 400,000 بەڵام بۆ مانجی 8 کەوە کرێکاری لێدێ دەبێت بەنیوە بەڵام سەرباقی ئەوەش مودەی 3 مانگ زیاتر وەکو مامۆستایانی هاوپیشەمانکەوە موچیان پێ نادرێت ئەو برایمان ئاماژەی بەشتێکی جوان کرد ئێمە تەنها داواکاری مامۆستانی وانەبێژ موچە نییە داواکاری مامۆستایانەوێژ داواکاریەکی ڕئیسیە
بەگرێ بەسبوون یاخود بە هەم بەگرێ بەسبوونەکەش لێکەرە بە هەمیشەبوونی مامۆستانی وانە پێشە دیارەکە ئەچ مامۆستانی وانە بێش بڵێ نەڵێ لە ناو کۆمەڵگادا لە خراپترین باریداریایی دادەشین چکە موچەی مانگی عوتی 200,000 یعنی 3 مانگە موچە وەرنەهاتووە 200,000 داوەتە مامۆستای وانە بێش و دەیەوێت بەو 200,000 چای بن و قەنەدی سەرداوای پێ بکە ئەوەی بینیمان لە سنووری سۆران یا لە پەروەردەی سۆران مانگی هەشتیشی زانە خۆ پیشاندان دەکە 200,000 کەشاندانێ ئەوان بێباکن لەوەیکەوە حکومەتی هەرێمی کوردستان بێباکە لەوەیکەوە تاچی کۆمەڵگا منداڵەکانمان لە ئایندەدا دەیانەوێت نەخوێندەوار دەچن باوەڕم پێ بکە من یەقینم هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان بەسەرجەم ئۆرگانەکانی و پێ خۆشە تاکی کۆمەڵگا نەخوێندەوار دەرچێت بۆچی بۆ ئەوەی بە کەیفی خۆی بتوانێت بەکاری بێنێ براجان لە سێکتەری سەربازیدا هەمیشە لە زۆنی سەوز و زەرد دایم هەمیشە تاعیبوون هەیە واتە یعنی ئەوان پێویستیان بە کەرتی سەربازیە بۆ لە کەرتی سەربازی ئامادەی هەموو دامەزرێنی بە موچەیەکی زەبەلا یا بۆ حیمایەکانی خۆت بەڵام ئامادەنی مامۆستایانی وانێ بێشکەوە مافیان جێبەجێ کردووە ئەرکیان جێبەجێ کردو و تەنانەت مافیان پێ نادەی مافیان بە شایستە نازانی ئێمە وەک مامۆستایانی وانە بێش موچەمان نەک لە کاتی خۆیدا پێ نادرێت بگرێت دواتریش پێ دەدرێت سپێن و دووسپێکی دەیبینین مامۆستایانی میلاک موچە وەردەگرن کە پاش 3 مانگە کە ئەوان زوڵمی زۆریان لێ دەکرێت و لەبەرەوەی تەرفیعات شتیان بۆ ئیسێب نییە ئیما 2 هەفتە دوایوان دەدرێت 3 هەفتە دوایوان دەدرێت واتە لەگەڵ وەزارەتی پەروەردە موچەمان نادرێت موچە ئێمە لەسەر خەرجیە واتە سەر بە وەزارەتی پەروەردە نییە هەتا ئێستا نەیانهێنێتە سەر بە وەزارەتی پەروەردە حکومەتی هەرێمی کوردستان بە گشتی وەزارەتی پەروەردە بە تایبەتی بە خەمساترین وەزارەت دادەنرێت لەناو ئەو کابینە فاشیلەیەکەوە ئێستا بە ناوی حکومەتی کابرەکەرەوە ناوی دەبرێت حکومەتی هەرێمی کوردستان بێباکە لە ئاست سەرجەم چین و توێژەکان لە ڕاست مامۆستای لە ڕاست پزیشکی لە ڕاست شارەوانی سەرجەم فەرمانبەران بەڵام ئێمە وەک مامۆستایان بووینەتە داینەمووی خۆپیشاندانی سەرجەم سێکتەرەکانتین بۆیە من لێرە پەیامێک ئاڕاستەی سەرجەم موچەخۆران دەکەم لە هەرێمی کوردستان بەگشتی وەسنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی داوا لە دایک و باوکان دەکەم هاوکاری مامۆستا بن شکۆی مامۆستا زۆر لەوە گەورەتر کابوس وەزیر و وەزارەت و حکومەت بتوانێت بشکێنێ ئێمە ئەو ڕۆکانە بەکو ئەو هاوڕێمان ئاماژەی پێدا ئێمە ئەو ڕۆکانە جوانترین وانەی هونەری و وابوێری و شەرەفمەندانە و شکۆیەتیمان بە خوێندکاران وتەوە بە حکومەتمان وتەوە ئێمە ئەوڕۆ دەرسمان وتەوە ئەو ساڵ خوێندن نەفەوتە ئەو ساڵ خوێندنی شکۆ خوێندراوە ئەو ساڵ قیمەی ئاسبەرزی مرۆڤ خوێندراوە خوای گەورە ڕێزی لە مرۆڤ ناوە مرۆڤ دەبێت ئەو ڕێزەی خۆی بپارێزێت کە خوای گەورە تەنها دەبێت سەر بە خوددا نەویکات و نەک بۆ ئەوەی کەوە حکومەتی هەرێمی کوردستان هەر جارۆ بە بیانوێک هەر جارۆ بە قەیرانێک دەیەوێت مێشکی تاکی کۆمەڵگا بشێوێنێ برایانمان لە ئیدارەی ڕاپەڕینکەوە ئاستا پشکی شێران بەرکەوترە کەمترین گەنجی تێداماوە لەبەر ئەوەی نەئیشێ نە کەسابەتێ نە دامەزراندن هەیە هیچ شتێک نییە واتە لەناو قەفەزی کردووی دەیەوێت بخەنچێنێت دەستی لە قورچی هەر تاکێکی کۆمەڵگا ناوە دەیەوێت بخەنچێنێ لە کاتێکدا موچە نادات یعنی شایستەی دارایی خۆت پێ نادا بەڵام لە هەما کادا زەریبەت لەسەر زیاد دەکات واتە ژیان لەسەر قورس دەکات دەچی هەشتێک دەستی بۆ دەبێت بۆتە 2 قیمەت و 3 قیمەت بەهۆی ئێوە حکومەتی هەرێمی کوردستان کە وەزارەتێکی هەیە بە ناوی وەزارەتی پلاندانان کە بێپلاندانترین وەزارەتە لەناو حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان لێرە پێڕا دەکەین حکومەتێکی فاشیلە حکومەتێکی کەوتووە حکومەتێکە تەنها بە یەک بایماوە بڕوخێت ئەوەش بەچی دەکرێت بە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان بە بوێری خەڵکی هەرێمی کوردستان براجان حکومەتی هەرێمی کوردستان هەموو کۆیکەوە 6 کەس نابێت بڵێونەڵێ ئەو ڕۆکانە لە حکومەتی هەرێمی کوردستانێک نییە ناوی بنێن هێزێکە دەیەوێت خۆی بستەپێنێت بەسەر میلەتێکی کورد من بە تەعداوە دەڵێم نییە لە هەموو جیهان لە میلەتی کورد دڵسۆزتر لە میلەتی کورد بەوەفاتر لە میلەتی کورد بێبەختتر لەبەر ئەوەی باجی دڵسۆزی خۆی دەدات میلەتی کورد دەچەوسێنرێتەوە چەند ساڵە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و بەرپرسان و بنەماڵەی هەردووک بنەماڵەی تاڵەبانی بنەماڵەی بارزانی بەڵام خەڵکی هەرێمی کوردستان هەر لێ قبوڵ دەکات ئێمە وەکو مامۆستایانی وانە بێش بەڕاستی هیچ کات ینی تەعاملی ئەو بارودۆخە ناکەین سپێنێ ببین بە هەمیشەیش دڵنیا بە لەوەی کەوا موچەکانمان لە کاتی خۆیدا پێ نەدرێ هەمان هەڵوێست دەبێت بۆیە ئەو حکومەتە چارەسەری ئەوەی ینی لە سەرەتاوە بنەبڕ بکرێت 32 ساڵە دەمان چەوسێنێتەوە لە هەموو بارودۆخێکدا ئەمەنەوەکانی دوای ئێمە بڵێن چی یا دواتنی ئێمە ئەگەر نتوانم لە مافی خۆم بەدەست بێنم سپێنی منداڵەکەم ئێستا و بارودۆخی سەدەکەم بۆ سپێنی بۆ منداڵەکەمە بۆنەوەی داهاتووە دەمەوێت فێری بکەم کەوا سپێنێکانە کەسێک نتوانێت زوڵمی لێ بکە غەدری لێ بکە لەبەرەوەی خوا یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەسێک لە حەقی خۆی مافی خۆی بێدەنگ بێ وەک شەیتانی لاڵوایە ئێمە کە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەمانێت بکەینە ژێر ئەو حەدیثێک کە ئێمە بینە شەیتانی هەڵەشە بۆیە بەردەوامین لەسەر شەقام دەبین و ڕۆژی چوارشەمە
بە هەمان شێواز و بە هەمان دروشم بە چالاکی هەمە چەشنتر دێنەوە سەر شەقام وانەیەکی تر بە گوێی بەرپرسان و بە گوێی بێباکانی ئەم حکومەتە دەدەینەوە کەوا دامەزراندنە باشترین شتیش باشترین چارەسەر لە حکومەتی هەرێمی کوردستان کەوا بیکات ئەوەیە کەوا مامۆستایانی وانە بێش هەرچی زووە بکات بە هەمیشەی و وا دوورکەوێتە لەو غەڵەتەی سڵ کاتەوە لێ و مامۆستایانی میلاکیشکەوە مامۆستایانی هاوپیشەمانن و خۆمان لەوان جیان ناکەینەوە ئەوان وەک ئێمە مەعاناتیان هەیە بەڵام مەعاناتەکەی ئێمە گەورەترە دەنا مامۆستایانی میلاکی شەمان مەعاناتیان هەیە پێویستە هەرچی زۆر موچێوانیشدا بشکرێن ئێمەش پێمان خۆشە بچینەوە هەڵەکانی خوێندن ئێمە بایکۆتمان بە ناچاری کردووە بایکۆتمان لە خۆشی نەکردووە ئێمەش پێمان خۆشە بچینەوە بەڵام ئێمە پێمان کراوە واتە بایکۆت بە ئێمە دەکرێت ئێمە ناچار دەکرێت ملکەس دەکرێن بۆی بینە سەر شەقام داوای مافی خۆن توخوا عیب نییە لێرەوە پرسیارێک دەکەم توخوا عیب نییە بۆ حکومەتێکی هەرێمی کوردستان پاش 32 ساڵ دانی موچە ببێتە بە پەلا ببێت بە هەواڵێکی بەپەلا ببێت بە هەواڵێکی هەفتانە ببێت جارێ 2 هەفتە هەتا ڕای دەگەێنێ پاش 2 هەفتان هەتا دابەشی دەکات 3 هەفتەی پێدەچێت توخوا عیبنی ئەگەر حکومەتەرانت پێ ناکرێت ئەگەر ناتوانین یعنی کۆمەڵگایەکی 5 میلیۆنی کەوا بەقەدر شارێکی ئەمریکا نایە بەقەدر ویلایەتێکی ئەمریکا نایە بێت دیگە وڵاتێکی ئەمریکا دێ دەستە چی لێ دەکەن وڵات هەرکاولی دەکەن یعنی ئەتو نەتوانی کۆمەڵگایەکی 5 میلیۆنی هەزم بکەیت بتوانیت ئیدارەی بدەیت تو ئەوخوا عیب نییە پێت بڵێن سەرۆکی حکومەتیان وەزارەت نازم ئەو ناوە گەورە گەورانەی لێ بنێن بگرەوە هێزێکی سیاسی و هێزێکە دەیەوێت ئیرادەی خۆی بەسەر کۆمەڵگایەکی بەستە زمان و داما و بچەسپێنێت ئەمەش کۆتایی دێت هەر ئەو سپێنێ بەردەوام دەبێت پێ کۆتاییت بێ سپێنێکانش دیسانەکە کۆمەڵێک چینی توێژێکی زیاتر و بوێتە دێنە سەر شەقام بۆ ڕوخانی حکومەتی هەرێمی کوردستان و دڵنیاشان دەکەینەوە لێرەوە ئەوها نایخۆن حکومەتی هەرێمی کوردستان هیچ کات ناتوانێت هیچ کە پێ لە بەر ڕاکێشی ئیتر پەتی زوڵم لە ئەستوورە دەفسێت حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو خەمساردەی بڕوات و هیچ کە گوێ لە هاوڵاتیانی ڕاستەقینەی خۆی نەگرێت دڵنیا بە لەوەی لە داهاتوودا باجێکی قورس دەدات بە ڕوخانی جیا ئەو ڕەبیان سپێنێ بێتەنە فوویەشی ماوە ئیشەڵا لە ناو دەستن ئەگەر لەسەم ڕیتمە بەردەوام بن بەڵێ سوپاس دەکەم مامۆستاوتە مامۆستا سێ خولەکمان ماوە 2 خولەک بۆ جەنابەت خولەکیش مامۆستا چی بکری بۆی پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە ئەم کێشەی کۆتایی پێ زۆر ئاسانە ئەوەی کە کێشەکەی دروست کردەوە هەر ئەم شەو هەر بەیانی ئەتوانێت بە ئاسانترین شێوە چارەسەریکە بێت لە ناو مامۆستایانە تەنها سێ وشە بڵێ داوای لێبوور نەکەین کە ئێمە نەمانتوانیوە ئیدارەیەکی دروست ئیدارەیەکی ڕەشید حکومرانەیەکی ڕەشید بکەین ئەومان پێکراوە کردومانە داوای لێبوور نەکەین لە خەڵکی کوردستان و مامۆستایان ئەوەی کە پیان نەکرێت دڵنیام ئەمان پێکرێت پرسێکی ڕەشیدمان نییە نیمان ئەگەر هەمان بۆە وەسعمان بەم وەسع ناگەی ئەگەر کەسێکی ڕەشیدیانتیا بایە چارنووسمان بەمە ناگەی و بە دڵنیاییەوە لەسەر ئەم شێوازە بەردەوام بن زۆر خراپترە بن لەوە ساڵێکی تر پلەبەرزکردنەوەی ئێمەشکی ئێستا لای ئەوانە لا ئەوان نەمێنێ زۆر شتیان لە دەزا ئێمە لەکوێوە گەشتین ئێرە لە ئابووری سەربەخۆوە لە ڕیفراندۆمەوە لە ئەعلانکردنی دەوڵەت هەموو نەورۆزە چاوەڕێ بووین ئەعلانی دەوڵەتی کوردی بکەن کاکە ئەگە بیرتان نایە چاوەڕێ بووین ئەعلان دەوڵەتی کوردی کەن ئێستا پلەبەرزکردنەوەیەکان پێ ناکرێن ئەتوانن بۆی چارەسەری کێشەکەن بە کورت و پۆخت دەسەڵاتدارانی هەرێم وەزارەتی پەروەردە ئەم شەو بەیانی ئەتوانێت سبەینە دەرگای قوتابخانەکان کاتەوە بێ داوای لێبوردن کات پلەبەرزکردنەوەی مامۆستایان کاتەوە موچە لە کاتی خۆیاتەوە زەحکە ئەوانە بێژە بەڕێزانە دابمەزرێنێ دوو شتی کەشمان پێ بڵێ کە بەڵێن بدات کێشەمان بۆ دروست نەکات چارەسەری ڕیشتەیی کێشەی دارایی و موچە کەوتۆتە سەر سکەی خۆی لە بەغداوە ئەبێ لێوە چارەسەر کرێ داواکارین کێشە دروست نەکا و بێتە سەر سکەی خۆی و لێوە چارەسەر کرێ و لە ڕێ باقەڵ سپاس دەکەم مامۆستا دووخولێکیش بۆ جەناب لەسەر ئەو موچەی بەغدا و بە نیشتیمانی کردن و ئەوانە فەرموو بە کورتی بێ سپاس بە نیشتیمانیکردنی موچەوەکو باسم کرد ئەرزی بەڕێستان و بنارانی خۆشەویستە بشم کرد موچەکەت پارێزراوە بێ پێشینەکان وەرئەگری پێشینەی هاوسەرگیری بەس لەمپەری لە بەردەمدا وایە لەمپەرەکە دەسەڵاتدارانی هەرێمە باشە بازرگانەکانی سەرانی کوردایەتیە ئەگەنا حکوومەت نییە وەکو حکوومەت وەکو هەرێم نییە بەڵام بازرگانە چەتەکانی باشە بەس ئێستا ئەوان داوا دەکەن لە ڕێی 5 بانکی هەرێمەوە کە هەلین موچەکە دابەشکری هەژماری من هەیە ئەوە وەکو پێم وتی وەکو زاری لەگاوایە بە هەموو شێوەیە ئێمە ئەو کارتی هەژماری منە ڕەفزەکەینەوە تا سەرسخان کی کاردی بەڵامەوە بەچی دەچەسپێنرێت چونکە ئەگەر لە بودجەدانە چەسپێنرێت کە هەموار دەکرێتەوە دەبێت لەوێدا بچەسپێنرێت علاق هاتوو پێی وتبوون ئەمە ئەبێ لە بانقێکی دەوڵەتی ئابێ ئەمە فەرمیە مامۆستایان هەر بە هیچ شێوەیە ڕازی نییە جەناب لەمە لەکوێ بیستووە بۆ نمونە قوربان گیان
ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی عێراقا لەگەڵ لێژناتی عێراق قبوڵی نییە لە ڕێی بانکی ئەهلیۆ عێراق قبوڵی نییە ئللا ئەڵێ ئەبێ لەژێر سەرپەرشتی خۆما بێ باشە بەس خۆ لە زیر چاودێریاوانە ئێستا بانکە چاودێری ئەمان فۆتوفێڵیان زۆرە ئللا ئەبێ خۆی لە ئەلفۆتایە لەژێر چاودێری عێراقا بێ لە بانقی عێراقیا بێ یا بانقێکی حکومی بێ وەزیری دارایی پێشووتر ئەوە بوو کە بانقی بانقی حکوومەکانی کرد بە ئەهلی کردی بە بانقی نیشتیمان دوایی ئەمیش کردوێتی بە بانقی کوردستان ئەم نازانم چی لێ کردو هەر هەمووی وەکو کەرتی تایبەت کۆمەڵی بازرگان اینجا بە کورتی بکاتەوە بە کورتی داوا ئەکەم لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە زاخۆ تا کۆتا گوندی خانەقین دەست ناو دەست بەرەو ڕۆژێک و ژیانێکی ڕۆشن و بەختەوەر نزیکە زۆر زۆریش و مژدەیەکی خۆشیشمان پێەیە خۆشەکە چێ لەم نزیکانەدا ئەوە کاتی خۆی بابێ بەسەر چاو ئەوەتان پێڵین با پێش حەدەز نەکەوین چونکە ئێمە لەبارەی چیەوەیە لەبارەی ژیان و گوزەران و موچە و ئیتر باسی نەکەین باکەشم نەبێ یەکێ لە خاڵەکانی کە ئێمە داوەشمان کردووە لە بەغا وەکو دەستەی داکۆکی با بڵێن فەرمانبەران مامۆسان و فەرمانبەرانی ناڕازی ئەبێ زەوی بدرێ بە مامۆسا و فەرمانبەر دوای 15 ساڵی خزمەت نەک کۆمەڵێ چەتە بیکەن بە عیمارە بەس موژدەکەوەیە کە کێشەی موچە چارەسەر دەکرێت لە یاسای بودجەدا ئەوەیە گیان کاتی نیەسە چارەسەرەکرێ ئەوە چارەسەرکرێ ئەوە ئاساتری سپاسەکەم مامۆستا نەسمەدین محەممەد هەروە مامۆستا جەلیل عەلی هەروە لە بەغدا و لە ڕانیەوە مامۆستا وتە جەلال سوپاسان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان